مادە تیشکدەرەکانی کە هەمانە بەرزترین وزەیان گامایە. گاما لە هەمووی وزەی بەرزترە. دایمەن لە کاتی شەڕیشە ئەگەر شەڕ و جەنگ بکرێ ئەوە بەکارێنن کە یعنی وێرانکارترە، ئەو شوێنە زیاتر وێرانەکە، بۆیە پەنابەنە سەر بەر تیشکی گاما چونکە چەکەنەوەیەکان لەوە بەکارێت. ئەم مادەی تیشکدەرانە سیفەتێکیانەیە، هەر تیشکەدەن وەنەونە بەر پێستەکەوێ خانەی شێرپەنجە دروستەکە، بەر گیانەوەرانەکەوێ بە هەمان شێوە تووشی سەرەتان و تێکچوونی پێستیانەکە. یەکێک لەو ڕووداوانەی لە مێژووە ڕوویداوە حەزەکەم ئاماژەی پێ بکەم، پێیان ئەڵێن کچەکانی رادیۆم لە مێژووە بەو ناوە هاتووە. لە کاتی جەنگی جیهانی یەکەمە پێشەوە خاتوونێکمان هەبوو کیمیاگەر ناوی ماری کوری بوو. ئەم خاتوونە توانی دوو توخمی گرنگی تیشکدەر بدۆزێتەوە کە ئەویش رادیۆم و پۆلۆنیۆمە. ئەم دوو توخما کە سەرەتا دۆزرایەوە خەڵک معلوماتی هیچ لەسەری نەبوو کە ئایا مەترسیدارە باشە، بەڵام سیفەتێکی هەبوو رادیۆم کە ئەتبردە تاریکی ئەدرەوشایەوە. کە ئەدرەوشایەوە خەڵک احتیمامێکی زۆریان پێدا، بۆ نمونە وەک بۆیی نینۆک بەکاریانە هێنا، وەک پۆشاکی جوانکاری بەکاریانە هێنا. یەکێک لەو شتە گرنگانەشی کە احتیمامیان پێدا ئەوە بوو لە جەنگی جیهانی یەکەمە وەک سەعات، یعنی ژمارەکانی سەعاتەکەیان ڕەنگە کرد بەو مادەی رادیۆمە، بۆ ئەوەی لە شەوانە سەربازەکان بۆ نەبوونە شەڕێک شتێک بوێ بتوانن کاتەکە ببینن لە تاریکیە. جا ئەمە خەتەرێکی چی بوو؟ طبعاً ئەمە لە ئەمریکا ئەم کارگەیە کرایەوە. ئەم کارگەیە ئەو کەسانی تایە ئیشیانە کرد، ئەو رادیۆمی کە لە بەردەمیان بوو ئەبوایە فڵچەکە بیان خستایەتە ناو رادیۆمەکە، سەرەتا بیاندایە لە زمانیان فڵچەکە، پاشان بۆ ناو رادیۆمەکە ئەنجا ڕەنگیان بکردایە. بیدایەت خەڵک هیچ درکی بۆ نەکرد کە ئەمە مەترسیدارە. تۆزە یعنی بە پێ تێپەڕبوونی کات دوو خوشک لەوێ ئیشیانە کرد. یەکێک لە خوشکەکان سێریەکە لەمانەی سوورە بێتەوە. تۆزە ئەنجا سێرێکرد دانی ئەوەرێ، یعنی دانی ئەکەوێ. وتی ئەمە بێ هۆکار نییە، ڕۆشتن بۆ لای پزیشک گەڕان و پرسیاریان کرد، بینیان کە ئەمە هۆکارەکەی رادیۆمە. رادیۆمەکە لە بەرەوەی تیشکدەرەکە بەردەمیانەکەوت، تۆزەخانەی شێرپەنجەیی و وەرەمی دروستەکرد، وای لێ کرد کە ئەم دانانە هەمووی بوەرێ. تۆزە ئەم دەمە بوو بە دوو بەش، یعنی جیا بۆ لێ کرد. خۆشبەختانە لای ئێمە چەکینەوەی نییە، یعنی وەک وڵاتەکانی تر وەک ئێران و کۆریا و ئەمریکا، بەڵام لە وڵاتەکانی تر بەکارێت، یعنی چەکەکانیشیان تایەت بەهێزترە بێ، یعنی ئەتوانن کیشوەرێک لە نەخشە بسڕنەوە کە ئەمە زۆر خەتەرە. ئەو چەکانەی کە لە عێراق و لە کوردستانە بەکار هاتووە، یعنی بۆ نمونەوەی سەدام کە کردی لە هەڵەبجە، ئەو کیمیابارانەکە وەچ پێڵن کیمیاباران، چونکە مادەی کیمیایی تیا بەکار هات. دوسێ ڕۆژی تر ئەبینن ئەم چەکانە سوودی نامێنێن، جای پەنابەنە بەر چەکینەوەی کە ئەمە خەتەرترینیانە و وڵات وێران نەکات.